کانزای کرۆم چییە؟ چۆن کاریگەری لەسەر لەش دروست دەکات؟ کرۆم کانزایەکە دەبێتە هۆی تێکدانی پرۆتینەکان و کاربۆهیدرات و چەورەکانی نێولەشی مرۆڤ بۆ یارمەتی دەرێکی باشە بۆ خوێنبەرەکانی دڵ و تەندروستی دڵ و مێشک باشتر دەکات و کێشدا دەبەزێنێت بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکری جۆری دویان هەیە هەستیاری بە ئەنسۆلین باشتر دەکات هەر ئەوەش نا بەڵکو کرۆم هۆکارێکیشە بۆ دابەزاندنی شەکری خوێن و ڕێژەی کۆڵسترۆلی سوودبەخش زیاد دەکات کرۆم پێکاتەیەکە لە نێو خۆراکەکاندا هەیە و دەکرێت وەک تەواوکەری خۆراکیش بخورێت و سوودی لێوەربگیرێت ئایا ئەو خۆراکانە کامانن کە کرۆم لە پێکاتەکەیاندا هەیە چەند نمونەیەک لەم بارەیەوە دەخینە ڕوو یەکەم شەربەتی مێوەش یەکێکە لەو خواردنەوانەی کە سەرچاوێکی نایابە بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر کرۆم تێدا بەڵام باشترە لەو جۆرانەی شەربەتی مێوەش دوور بکەوینەوە کە شەکری تێدایە دووەم ئاردی گەنم بەهۆی خواردنی ئەو خواردنانەی کە بەرهەمی گەنم و لە گەنم دروست دەکرێن دەکرێت بڕێکی زیاتری کرۆمت دەست بکەوێت سێەم ئاوی پرتەقاڵ یەک کوب ئاوی پرتەقاڵ پێویستی لە 6 ڕۆژانەی کانزای کرۆم دابین دەکات جگە لە دابینکردنی پێویستی لە 90 بەهای ڕۆژانەی ڤیتامین سی چوارەم فاسۆلەی سەوز کە ئەمیش ڕێژەیەکی زۆر باش لە کانزای کرۆمی تێدایە کە پێویستی ڕۆژانە دابین دەکات پێنجەم گۆشتی مانگا یەکێکە لە جۆرە پرۆتینە ئاژەڵیەکان کە ئەم جۆرە گۆشتە بە سەرچاوەیەکی زۆر باشی کانزای کرۆم دادەندرێت سەرنجام لەم شیکاری و توێژینەوە پزیشکیانەوە بۆمان دەرکەوت کە بۆ ئەوەی لە نەخۆشی دڵ و زیادبوونی ڕێژەی شەکر لە خوێندا دووربین ئەوە لەمە دوا پێویستە گرنگی زیاتر بدەین بە کانزای کرۆم